ئێستا ئەگەر دکتەچم و بەردەی دروستکەین یەکەم جار دەچین پلێتەکەی دێنین کە پلێتەکەمانینە دەیبڕین بە فوتی قیاساتەکاندا دەنێن کە قیاساتەکەماندانا بە مقەسە گەورەکەی دەیبڕین کە بڕیمان دەینین لە خەتی دەدەین لە مەچنەکمانەیە کە تەڵقەی لۆ زیاد دەکە خەتخەتی دەکاتن پلێتەکەی بەقوت دەکە کە لەو مەچنەی تەواو بووین دواتر دێنە سەر مەچنەشکەمانەیە ئەمریکی لێ دەدا پەرچی بۆ دروست دەکا کە پەرچەکەشمان تەواو کرد دواتر دەینە سەر جیازەکمانەیە پرێسە پلێتەکەی پێخوار دەکەینەوە کە هینامان دواتر بە چەکچ و بە چارمە دەیکوتینەوە کە کوتیمانەوە و هاڕ بەچی دێنین هاڕبەکەی لێ دەین لەبەرەوەی ئەتاوەکو چەمەتۆی بگری ئەو پلێتانە بە خۆی لە تورکیا لە ئێران دێ زۆری ئێستا خەڵکەکە پێویستی بۆ دەکتێت بۆ هەوای پێنەکەرەوە خاستن کە کاتی هاوین دێتن عالم گەرمای دەبێت زوو دێن دەکتی بەڕادان دەن بۆ خانی نوێ و بۆ خانی کەونە ئامانجی ئێمە لە فستیڤالە دووشتە ئەوەیە کە قوتابیانی مە ڕابێنین کە کو بشێن شارەزاییە خۆ لە پراکتیکی وەربگرن پاشی لە خستەخانەکانی بشێن بەرپرسیارەتی وەربگرن و ژیانی خەڵکی و هاوڵاتیانی هێژە بارێزن و ئامانجی دووەمیشی ئەوەیە کە هۆشیاری تەندروستی بڵاوکەینەوە بۆ هاوڵاتیان لە ڕێگەی ئەو کۆمەڵە چالاکی و فەحس و ڕێنمایە تەندروستیانەی کە بۆ خەڵک دەدرێت مرمش بی فستیوال او بکو ام معلومات خلک خوب تایبدی خلک دهوکی زیده کم درباره گلک تشتان کل دف بیت و پیدا بید و گلک استیشن ملفرید هند کو هر کشوا بشوی کی جواز بحث هندک بزانین الدف خلک مد پیدا کردن تایبد بواجن و آفرتن او خانی و دارینشتینه او درفتک گلک جنابوان کو هم پارک ویره و هم جوکی خوششی بینه ویره کو دی معلومات جدف و پیدا بنو هم دی فایده کی جبر اما کی آفرت لازم ما رول خوي مازن هبيت كيف خوشن هيرو كارك واني الباجار كوبانيت بي بشتي ورقة تصويران كرن وشر وجنگ وحرب وخراب هيرو كتاب وبينوس ميوان الكوباني ام بربي كيف خوشن وهستي ما تيدا بنقتي بر آرام وكيف خوشن لي ام هیوید کن او کاری وانی بردوام بکن هنکی رولا کتابه رولا خواندنه رولا روشنبیرا خورد به باجیر دا یکمین پیشانگاه پروتوکان لکوبانی براستی جه کیف خوشی و دلخوشی و پلکوبانی پیشانگاه که بیرنگی چه به وک تفگره که چاندی و ثقافی نام ملت چه به براستی جه پر کیف ملت خوشی ملت هات جو خود به پیشانگاه دا حیش پرتوکانه بشتارن اما وقت پرتوکانه رودی و پروینه نجبو فروتنه ام بشتار بونج بو پیشکش کردن پرتوکان و داناسینا پرتوکان کسی این کدوهات جمع پرتوک دیدین مدگو انتکارن ون پرتوکانه ما بگرن بخوینن چرا بگیرینن